مێرووی سن کە گەورەترین مەترسیە لەسەر بەرهەمی دانەوێڵە هەڵمەتی ڕووپێوکردن بۆ قەڵاچۆکردنی لە سنووری پارێزگای هەڵەبجەدا دەستی پێکرد. ئەم مێرووە زیان بەخشە ساڵانە بە هەزاران تۆن زیان لە بەرهەمی گەنمی هەڵەبجە و شارە زوورەدات. لە ئێستادا بۆ کەمکردنەوەی ئاستی زیانەکان بەڕێوەبەرەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە لە ڕێگای 5 تیمەوە کار بۆ قەڵاچۆکردنی مێرووی سنەکات. ئامارەکە نەتاوەگە ئێستاوەی کە بەدەستمان گەشتووە لە ماوەی ئەم دوو ڕۆژنی قەڵاچۆکردنەوە ئاستی سن لە چاو ساڵی پارا زۆر باشترە، بەڵام لەگەڵ ئەوەشدا لە چەند گوندی و چەند ناوچەیەک پێویستە قەڵاچۆ بکرێت. ئەو شوێنانە کە پێویستە قەڵاچۆ تیا بکرێ ئاستی سنتیاندا بەرزە، ئەوە ڕاستەوخۆ سێلی لەم 5 لیژنە سییانیان دەبن بە سابت لەریەکە لە بەشە کشتتوکاڵەکانی سیروان خورماڵ بیارە و پاشان دوو لیژنەمان بە شێوەیەکی جوڵا و بەردەوام لە دەرەوە بێ بۆ کێماڵکردنی ئەو شوێنانەی تر بۆی هەتا کاتی درێنەی گەنم بۆی بتوانین ئەو شوێنانی کە پێویستکە قەڵاچۆتیا بکرێ. ئێستا کە قۆناغی پێگەشتنی بەرهەمی دانەوێڵەیە تیمەکانی کشتتوکاڵی هەڵەبجە داوا لە جوتیاران دەکەن بۆ کۆتایی پێهێنانی مەترسیەکانی مێرووی زیان بەخش هاوکار بن لە قەڵاچۆکردندا. ڕاستەوخۆ کاریگەری سن لەسەر گوڵە گەنمەکەیە، لەسەر گەنمەکەیە تەسیر ئەکاتە سەر گەنمەکە خۆی کە ئەبێتە هۆی بچووکبوونەوەی قەبارەی گەنم، کەمکردنی ڕێژەی ساڵانەی گەنم. ئەگەر تەسیرەکەی ئەوەنە زۆر بێ لە کوالیتیەکەی دابەزێنێ، ئێستا کاتی ئەوەیە کە جوتیارەکان بێن بەدەم بانگەوازی تیمەکانی بەڕێوەبەرەتی کشتتوکاڵەوە، چونکە ئێستا لە کاریگەری مێرووەکەیە بۆ سەرگەنم. لە ماوەی ساڵانی ڕابردوو بەهۆی بوونی ڕێژێکی زۆر مێرووی زیان بەخشی سن جوتیاران لە ساتی دروێنەی گەنمدا ڕوبەڕووی زیانێکی زۆر بوونەوە، بەڵام بەهۆی ئەو هەڵمەتانەی کە بۆ کەمکردنەوەی مێرووی زیان بەخش ئەنجامدراوە لەم ساڵدا پێشبینی کەمبوونەوەی ئاستی زیانەکانەکرێت. بەوتەی شارەزایانی بواری کشتتوکاڵیش هاوکاریەکانی جوتیاران بۆ ڕشتنی دەرمانی قڕکەر هۆکارە بێت بۆ لابردنی یەکجاری مەترسی مێرووی سن لەسەر بەرهەمی دانەوێڵە لە سنووری پارێزگای هەڵەبجەدا. لە ئێستادا لە سنووری بەڕێوەبەرەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجەش 76,000 دۆنم زەوی بە گەنم و جۆ چێنراوە. بۆ قڕکردنی مێرووی زیان بەخشی سنیش دەرمانی قڕکەر بە ڕێژەی پێویست دابین کراوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.